بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی سێەمی بەرنمەکەمان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە کە قسەکردنە لەسەر باس و بابەتەکانی بەشی دووەمی سەدەی ڕابردووی کتێبی دیداری تەمەن لەگەڵ سەلاح ڕەشید. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر کۆمەڵک باسی گرنگ بکەین. دەپرسین ئایا بۆچی لە کاتی ناکۆکی و ململانێ ناوخۆییەکاندا سەرکردە سیاسیەکانی کورد پەنایان بۆ بەشێک لە سەرکردەکانی وڵاتانی عەرەبی و دەوروبەر و وڵاتانی ڕۆژاوا دەبرد؟ ئایا بەیان نامەی 11 ئازار چۆن هاتەکایەوە؟ چۆن مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و مەلا مستەفای بارزانی ڕێکەوتن؟ ئایا هۆکار چی بوو لە ناو پارتی دیموکراتی کوردستانە کۆمەڵک لە سەرکردەکانیا بڵێن لە ناو مەکتەبی سیاسیدا خاوەنی بیری چەپ و دنیابینیەکی جیاواز بوون لەو ڕێڕەوەی کە پارتی لە کوردستانە هەڵگری بوو؟ پەیمانی جەزائیر چۆن دروست بوو؟ کێ چەمکی ئاش بەتاڵی داهێنا؟ شۆڕشی نوێ چۆن سەری هەڵدایەوە؟ ئایا دروست بوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەو هەموو باڵ و پەلوپۆ جیاوازانەوە کە لە بۆتەی یەکێتی نیشتیمانیە کۆبوویەوە توانی خیتابێکی نوێ بەرهەم بێنێتەوە یاخود چارەسەرێکی نوێ لە ڕووی سیاسی و سەربازیەوە لە دوای ئەوەی کە نسکۆی 6 ئازاری ساڵی 1975 دروست بوو. ئەمانە کۆمەڵێ باس و بابەتی گرنگین لە بەشی سێمی بەرنامەی جێپەنجامڕۆ لەگەڵ سەلاح ڕەشید نووسەری کتێبی دیداری تەمەن تاوتویەکەینەوە. خۆشحاڵم کاک سەلاح. لەو کتێبەی بەڕێستا کە باس لە کێشە و ململانیەکانەکەی و باس لەوە ئەەکەی کە زۆر جار سەرکردەکانی کورد پەنایان بۆ سەرکردەی وڵاتە عەرەبیەکان بردو، وەکو جەمال عەبدولناسر، وەکو موعەمەر قەزافی، وەکو بەشار ئەساد و لە دەوروبەری شاوەکو شای ئێران و باسی ئیسرائیلیش ئەکرێ. ئەم پەنابردنە بۆ هاوکاری بۆ دەرەوەی کوردستان لە چیەوە سەرچاوی گرتبوو؟ لە وەزعی جیۆپۆلیتیکی کوردستان سەرچاوی گرتووە، چونکە ئەو وەزعە جیۆپۆلیتیکە وای کردووە کە کوردستان تەوق بکرێ بە کۆمەڵێک دراوسێکە هیچیان دۆستی ڕاستەقینەی کورد نەبوون. لە هەر لە کۆنیشەوە کورد ویستێتی لەو جەوە عەرەبیە دەرچێ بەڵکو هەوڵ بە پەیوەندێکی جگە لە دەرەوەی عێراق دروست بکە و گەڕاوە بە شوێن ئەو هێز و حکومەتانەی کە عەتفێکیان لەگەڵ کووردا هەیە و لەوانە لە سەرەتاوە بێگومان دەوڵەتی میسر بۆ کە وڵاتێکی گەورەی عەرەبیە و سەرکردەکەی ئەو کاتە جەمال عەبدولناسر بووە کە عەتفێکی لەگەڵ کووردا هەبووە و بێگومانیش ئەو وڵاتانە مەرامی سیاسی خۆیان هەبووە، ینی کە ویستویانە کە دەستێکیان لە عێراقا هەبێ و دوای ئەوە بێگومان ئەوەی کە باس کرد قەزافیەکێ بۆ لە سەرکردە عەرەبەکان کە عەتفی لەگەڵ کووردا هەبوو و داوای مافی چارەنووسی بۆ گەلی کورد کردووە کە لەو وەختانەیە ئەو تێزێکی نامۆ بۆ بە وڵاتانی عەرەب و گەلی عەرەب. ئەوانە خۆی وا لێکا کە هین بێگومان ئێران دراوسێکی نزیکی کوردی عێراق بووە بە هەموو باڵ و دەنگە ڕەنگەکانەوە ئێران کاریگەری هەبووە لەسەر هێزە سیاسیەکان لەگەڵ سەر حیزبەکان لە کۆن و لە ئێستاشدا. بەڵێ پێوەری کورد یعنی چی بۆ چۆن یعنی زانیوێتی ئەمانە دڵسۆزن بە قەزەی کوردی؟ خۆ بەشێکی لەوانە بۆن نە تۆ باسی ئێرانەکە یا باسی بۆن نە ساواک خۆیان بەشێک نەبوون لە هەڵوەشانەوەی شۆڕشی ئەیلولیش لە مێژووی ڕابردووە؟ وەڵاهی هین ئەوە نەبووە ئەم هێزانە ئەم دەوڵەتانە چەند دڵسۆزن بەرامبەر بە میلەتی کورد. ئەژینا مێژووی هەمویان دیارە، هەنێ هیچ وڵاتێکی وەکو ئێران قەت مێژوویەکی پاک و دڵسۆزانەی نەبوو بەرامبەر بە میلەتی کورد، بەڵکو بەعەکسەوە. بەڵام ئەوە بۆ ناچاری گەلی کورد، ناچاری هێزە سیاسیەکان، ناچاری سەرکردایەتی کورد چووە لەگەڵ ئەوانەیە هینی کردووە دژ مەسەلە باڵێک دژی ئەویکە یاخود هەر ئەو ئێرانە لە زۆر کاتی شەڕا لە هەشتاکانە لە یەک کاتە هاوکاری هەردوو باڵەکەی کردووە بۆ ئەوەی شەڕێک دروست بێ ئەو شەڕە وای لێ بکە هێزە کوردیەکان دایمە ناچار بن کە لەگەڵ ئێرانە پەیوەندی بکەن. بەڵام بێگومان بۆ نوێ ئێرانی سەردەمی شاو ئێرانی دواتر جیاواز بوو، خۆ بەشێک لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوریا حیزبە سیاسیەکان
حەوانەوە و چۆنەڵی پشتیوانی کردنیان لەو کاتانەدا تەنانە بەرامبەر بە ڕژێمی بەعسیش هەر بۆ خۆی لەلایەن ئێرانەوە بوو. خۆی ئێران دەرواتی دوای ساڵی بڵێن دوای دروستبوونی شۆڕشی گەلانی ئێران. خۆی پێش ئەو دوای ئەوەش ئێران دەواازەیەکی گەورە بوو بۆ حرەکەی کوردی، هەری هیچ دەواازەی تر نەبوو بۆ دنیا بۆ پەیوەندی دەرەوە نەبووە، چونکە سنووری ئێرە وایەوە لە تورکیا هەبووە، تورکیاش وڵاتێکی شۆڤێنی بۆ بەرامبەر بە مەسەلەی کورد، سووریاش هەبووە و ئێران چونکە سنوورەکەی زۆر فراوان بۆ لەگەڵ کوردستانی عێراقا و کوردستانی ئێران هەبووە و پەیوەندەکە قوڵ بووە لە کاتی شاشە و دوای شاش ئەو پەیوەندیە ماوەتەوە، ینی ئەو پەیوەندیە گۆڕانێکی زۆر بنەڕەتی بەسەرا نەهاتووە لەگەڵ حرەکەی کوردیا لە کوردستانی عێراق بەمانەوەی شایان دوای شا. بەڵێ ئێمە لە بەشی دووەمیشا باسی ئەو ناکۆکیانەمان کرد کە لە نێوانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و بارزانیدا هەبوو. ئەم وڵاتانە تا چەند سنتەر بوون و ڕۆڵیان هەبوو لە دروستکردنی ئەو ناکۆکیانە لە نێوان بزوتنەوەیەکی سیاسیا کە لە باشووری کوردستانە هەبوو لە شەستەکان. بە تایبەتی ئێران ڕۆڵی سەرەکی هەبووە لە هەموو قۆناغەکانەوە لەگەڵ هەموو هێزەکانیشە. ینی ئەوەی کە ئەزانین لە 64 کە ناکۆچی لە بینی مەکتەبی سیاسی و مەلا مستەفا دروست دەبێ بە ناچاری مەکتەبی سیاسی ڕاکەن بۆ هەمەدان لەو سنوور ئەپەڕێنەوە چند بۆ یەخۆ ئێران ئەو وەختە لە قوتی هینابوو ویستی دەریان کات دەرنەچوون و ماوەی ساڵی زیاتر لە ئێرانمانەوە. دوای ئەوە هەموو وەختەکە حرەکەی کوردی بە هەموو دەنگ و ڕەنگەکانی و پەیوەندی باشیان هەبوو لەگەڵ ئێران، نوێنەرایەتیان هەبووە، هاوکاریان وەرگرت و هاوکاری لە ڕێگەی وڵاتانی تر و هەر بەڕێ ئێرانەوە هاتووە کە هاوکاری حرەکەی کوردی کراوە لە دوای 1970 هەر لە ڕێ ئێرانەوە بخۆڕ لە ڕێکەوە کەسە نەبوو کە ئەمریکایان وڵاتانی دێ هاوکاری ئێرانیان کردووە ئیراوە هاتۆتە تاران لە تارانەوە هاتۆتە کوردستان. بەڵام خۆ دوجار مەرجی ئەوەشی دانا کە کاتێ مەکتەبی سیاسیا ئەوەی ئەو ڕووداوی ڕوویە یەکەم لەحزەی شەڕی ناوخۆ کە چوونە ئێران مەرجی ئەوەی دانا کە نابێت چەکیان پێبێت، چەکەکانی پێدانەنان ئێران بەڵێ هەموو چەکەکانی پێدان لێ وەرگرتن و هەنگێکیان زود سەرکردەکان لە تارانمانەوە ئەوانی کە چوونە هەمەدان لەوێمانەوە و کە هاتنەوە دوای ساڵێک ناچار بوونەنی ئەو وەسعی کە لە ئێرانە ئەژیان ئەو ساڵە ئەو بۆ تەوەقعی ئەویان نەئەکرد تەوەقعی وەسعێکی باشتریان نەبوو نیو دەسە سەر بوون لە ئێرانە ناچار بووتیان بگەڕێنەوە کوردستان هەوڵ بین لەگەڵ باڵی بڵێن مەلا مستەفا ڕێبکەوین باشترەوە بەوەی لە منفایە بخینچین و بمرین. بەڵام دوجار خۆ پەناش بۆ وڵاتانی تر برا بۆ نمونە ئەو کاتانە مەکتەبی سیاسی کەسێکی وکو حیلمی عەلی شەریف ئەنێرێ بۆ میسر بۆ لای جەمال عەبدولناسر هەروەک خۆت باست کرد لێ نوێنەری وەزارەتی عەلاقاتی دەرەوەی میسر جمهوری میسرە بینێ لەو کاتانەدا و بیر و بۆچوونەکانی پێئەگەیەنێ ئەو کاتانە ناسر هات بەدەم کێشەی کوردەوە ئەو وەختە عیلاقەی مام جەلال باسیەکەمە بەسم لە ئەو وەختە عیلاقەی میسری عێراقی جۆرێکی کە بووە وەک لە شەستەکانە یان لە شەسووسێ ئەوانەیە بۆیە ینی ئەو پشگیریە نەکرا و میسر زۆر تووڕە و ناڕازی بوو لەو پەیوەندی حرەکەی کوردی لەگەڵ هێناهەیەتی لەگەڵ ئێرانە هەیەی چونکە میسر خۆی بە زیاتر بە دۆستی کوردەزانی لە ئێران بەڵام پەیوەندێکە لەو قۆناغەیە لەگەڵ ئێرانە هین بوو هەموو هەوڵێکیا میسر کە بڵێن پارتی بە باڵی مەکتەبی سیاسیشەوە و دوای ئەوەش باڵی مەلا مستەفا کە جیا ببنەوە لە ئێرانیان پەیوەندی بچڕن بەڵام نەیانتوانی و ئەو وەزع جغرافیە وای کردبوو کە ئێران هین بێت لەبەرەوە ئەو یارمەتەی میسر تقریبا سنووردار کرایەوە. بەڵام میسر دێت باسی چەمکێکی گرنگەکە چەمکی حکومی ذاتی ئەو کاتەی کە حیلمی عەلی شەریف ئەچێ نوێنەری هینە بینێ نوێنەری کاروباری عەرەبی ئەبینێ فەتحی دیبیە بینێ لەوێ ئەڵێ یعنی ئێمە هەوڵی ئەوە ئەین ئێمە حکومی ذاتیتان بۆ دابین کە ئەم دەسەڵاتە چییە
ناسر هەیەی ئێوێ لە عێراقامە بۆ کورتکات ئەو وەختە هینێک هەبوو بێگومان برانی عارف لەسەر حکم بوون ئەوەڵ عەبدولسەلام اینجا عەبدوڕەحمان و ئەوان لەگەڵ میسرا زۆر دۆست بوون ینی میسر تەوەقوعیە کرد بتوانێ کاریگەری بکات لەسەر حرەکەی ئیشتراکی عەرەبی و ئەو شتانە کە مەسەلەی کورد لە ڕێی ئۆتۆنۆمیەوە حل بکە بەڵام ئەو ناکۆچیانە کە دروست بدوایەوەی کە عەبدوڕەحمان عارف هات و بەحسەکان هاتی تر وەسعەکە لە 68 تا گۆڕانی بەسەرا هات ینی ئەو میسر نەیتوانی ئەو دەورە ببینی ئەو کۆکبوونە لەگەڵ سەرۆک کۆمار عەبدوڕەحمان عارف و سەرۆک وەزیران عەبدوڕەحمان بەزازی شەر وەک یەک بوو یا ئەو دوانە بۆ خۆیان ناکۆچیە بوو لە نێوانیانە ناکۆچیی وانە بوو عەبدوڕەحمان عارف ئەیتوانی حرەکەی هین بکە ینی هەنگێ شت بە و لە هینی 29 حوزەیرانە تایەتی بەیانی 29 حوزەیران هەنگێک دەستکەوتی تایە بۆ کورد بۆ ئەو قۆناغا ینی جامیعی سلێمانیە دروستکردنی دهۆکە مەحافەزەی دهۆک و مەجموعی علمی کوردی و کۆمەڵێک دەستکەوتی کولتوری و سیاسی بەڵام ئەوە تونێتی هینەکەی ناکرد چونکە زروفەکە زروفێکی ناخۆش و خۆشی عەبدوڕەحمان عارف ئەو سەرۆک کۆمارە بەهێزە نەبوو کۆمەڵی کێشەی هەبوو لەگەڵ هێزەکانی ترە و بەحسەکان لەناو دەسەڵاتی عەبدوڕەحمان عارفە دەوریان هەبوو ئەو دوانە هەردوو بڵێن عەبدوڕەحمانەکە بە سەرۆک وەزیران و بە سەرۆک کۆمارەوە لەسەر کێشەی کوردەوەی کە مام جەلال باسیەکە ناکۆچیان هەبوو کە عەبدولسەلام لەسین بۆ عەبدوڕەحمانی برای ڕۆڵێکی نەبوو ناوی نەبوو ینی دوای ئەوەی کە لە تیارە ئەکەوێتە خوارەوە ئەمرێ اینجا عەبدوڕەحمانێتە پێشەوە پێش ئەوە ڕۆڵێکی وای نەبووە بەڵام مام جەلال خۆ باسی ئەکا کە عەبدوڕەحمان عارفی بینیوە یعنی چۆنەڵی بە شێوەیە باسی عەبدوڕەحمان بەزازی کرد بێ کە پیاوی ئینگلیز بووە یعنی یا بڵین لەگەڵ ئینگلیزا بووە ئەم معلوماتی لە خۆی وەرگرتووە دانا خۆ وایە بەزاز بەعام ڕۆڵی سلبی نەبوو لەسەر حرەکەی کوردی بەڵام دەسەڵاتەکەی سنووردار بوو و ئینگلیز و ئەوان ڕۆڵیان هەبوو لەو کاتەیە لە عێراقا ینی بە ئاشکرا ینی تەسیری ئینگلیز بە تایبەتی لە سیاسەتی دەرەوەی هینا و لە مەسەلەی نەوتە ئاشکرا بوو ناسر لەما کۆک بوو لەگەڵ نەخێر کۆک نەبوو بۆیە دوواژە سەریشی نەگرخۆ بۆ چوونەکەی ناسر نەخێر باشە بە دیوێکی ترا کە ئەشکێتەوە حرەکەی سیاسی کوردی کە ئەوەی باسیەکەین پارتی دیموکراتی کوردستان و بارزانی ناکۆکن هەتا ئەو کاتانەش تاوەکو 16 بەڵام دوایی وردە وردە نزیکە بنەوە لە یەک ئەم نزیک بوونەوەیە هۆکاری چی بوو ئەم نزیک بوونەوەی ڕوویە ماندوو بوون لە شەڕی ناوخۆ لە یەکتر شکاندن یاخود وەسیت یا میانەیە هەبوو لە نێوانیانە کە قەنەعەتی پێکردن ئەم دوانە پێک بێنەوە هەچەند دواتر لە بەیانی یازەی ئازارە زیاترەوە دروستە بێتەوە بەشی خۆی کە بەعس لە 16 هاتە سەر حکم پێش ئەوەی بێتە سەر حکم پەیوەندێکی لەگەڵ حرەکەی کوردیە هەبوو بە هەردوو باڵەکەەوە ئەنی بێگومان ئەوە مەکتەبی سیاسی لە بەغا بوون هیچ بەڵام مەلا مستەفا لە شاق بوون ئەنی ئەیانویست کێشەی کورد چارەسەر بکەن ینی یان ئەگەر چارەسەریش بڵێن نیکەن ئاشتێکی هین لە عێراقا دروست بێ ئەوەش بۆ ئەوبوو کە لەگەڵ حرەکەی کوردیە ڕێککەون و لەو قۆناغەیە باڵی بەهێز ئەوە بوو کە لە شاغ بوو کە مەلا مستەفا بوو و پەیوەندیەکە ماوەی چەند مانگێکی خایان و ئەوە بوو لە مانگی یانزەی سێی هەفتایە بە بڵاوکردنەوەی بەیانی یانزەی ئازار کۆتایی هات یعنی ئەکرێ بڵێن نیەتێک کە تۆ باسی 16 هاتنە سەرکاری بەعسیەکانت کرد نیەتێک هەبوو بێ بۆ چارەسەرکردنی کێشەی کورد و ڕێکەوتن لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد کە ئەو کاتە پارتی بوو بێگومان یعنی ئەمە وای کرد لەوەی کە ئەو دوو باڵە یەک بگرنەوە ئەوە زەختێکی بێگومان دوایەوە کە حرەکەی بڵێم بەشی هەرە زۆری حرەکەی کوردی کە لە شاخ بۆ لەگەڵ حکوومەتی بەغایە ڕێەکەوێ هێزێککە ئەمێنێتەوە کە هێزی مەکتەبی سیاسیان هێزی چەپی ئەو وەختەی حرەکەی کوردی بووە ناچار بوون کۆنگرێکیان گرت و ناوی خۆیان گۆڕی و دوایەوە چوونە بەیانیان دەرکرد و لەوە بەڕاستی مەلا مستەفا ڕۆڵێکی ئیجابی بینیوە
ینی مەلا مستەفا لەو کاتەیە هێزێکی گەورەی دەسەڵاتدار بوو لە کوردستانە، ینی هات لەگەڵ باڵی مەکتەبی سیاسیە ڕێکەوە مەسەلەی نەیتوانی نیکە، بەڵام لەو کاتەیە ڕێکەوە لەگەڵ باڵی مەکتەبی سیاسی کە باڵێکی زەعیف بوون. کەواتە توانین بڵین بارزانی مبادرەی ئاشتبوونەوەی کرد، مبادرەی ئاشتنەوەی کرد و مەکتەبی سیاسیش ئامادەی زۆریان دەربەن لە کۆنگرەکەیان کۆنگرەیەکیان کرد، زۆربەی زۆری موافق بوو لەگەڵەوەی کە لەگەڵ بەدیلی کەس نەبوو، ینی نانەتوانی لەژێر چەتری ئەو ناوەی کرد تازە ناویان نابوو پارتی شۆڕژگەری کوردستان هێزێکی وهین بکەن، چونکە ئیتر باوی چەک و شت نەمابوو و حکومەتیش ئیتر هاوکاری لەوان پچڕی نەما و ئیتر زمینەی گەشەکردن و زمینەی مانەوە ئاسان نەبوو. بەڵێ مبادرەی بارزانی ئەو بوو کە فاخر مێرگە سووری ئەنێرێ بە دوای مام جەلالە و بچێت بیبینێ و چاوی پێکەوە و قسە بکەن، ئەوە بوو مبادرە. بەڵێ خۆی بە مبادەری بەرزانی بۆ فاخر هاتۆتە بەغاوە مام جەلالی بینەوە، دوایەوە مام جەلال لە چێ بۆ حاجێ و مەرەم بۆ لای مەلا مستەفا و دوایەوە وەفدێکی کە ئەچێ برای مەحموودوانە چن و ئیتر بەو پرۆسەیە کۆتایی هاتووە. مام جەلال باس لەوە کاکە کاتێ ئەچێ بۆ حاجی وەمەران بارزانیە بینێ، وەزیری ناوخۆی عێراق ئەو کاتانە هاتوون بۆ ئەوێ بۆ بێگومان بۆ ئاڵوگۆڕی گفتوگۆ عەلاقاتی سەرەتای دیبلۆماسی بۆ ڕێخۆشکردنی بەیانەکە، ئەڵێ پیان ناخۆش بووە. چییە ئەو پێ ناخۆش بوونە؟ حکوومەتی عێراق کاتە پێی ناخۆشە بێ ئەم دوو باڵەیەکە گرنەوە. بێگومان ینی حکوومەتی عێراق مەبەستی بووە کە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیان ئەو وەختە ئەو هێزەی نەبێ کە هین بێ حەزی نەکردو کە هەردوو باڵەکە لە ماوەیەکی کورتە نزیک ببنەوە ببن بەیەک، بۆیە کە مام جەلال باسیێکاڵێکە وەزیری ناو خۆمبینی دەم و چاوی تێکچ بوو نەکرد لە ناو ئەوان هەر باسی لە ناو هینیشە باسی چەند کاچێکەکە لە ناو پارتیا کە پیان خۆش نەبووە کە مام جەلال جارێکی کاکەوێتەوە ناو کاری سیاسی لە ناو حرەکەی کوردیا و لە مەلا مستەفا و لە مەکتەبی سیاسی پارتی ئەو وەختە نزیکە بێتەوە، ئەو باسی سامیەکە و باسی دکتۆر مەحمووەکە و سعدون غەیدان بۆ ئەو کاتە. بەڵێ بەڵێ باش. دوای ئەوە بەڵام تۆ پرسیارێکی تریش ئەەکەیت لە مام جەلال، وابزانام کاک مەسعود لە یەکێ لە بەرگی کتێبەکانیان بزوتنەوەی ڕزگاری بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد، ئەڵێ مبادرەکە ئەمان بوون کەسێکیان بە ناوی ڕەشیدەوە ناردو ئەو معلوماتە تۆ وەرەگرتووە لە کتێبەکەی بارزانی، ئەو معلوماتە ناسەلمێنێ مام جەلال؟ من لە مام جەلالم پرسیوە ئەڵێ من نە ڕەشیدە ناسم و نە ڕەشیدەم بینیوە و نەناوی ڕەشیدەم هین کردووە. ڕاستی وەڵێ ئەوە لە خەیاڵی کاک مەسعودا بۆ جێنا لە ئەرزی واقعا هیچ نەبوو، ئەو تاقە وەسیلە تاقە ڕێگەی پەیوەندی ئەوە بووە کە مەلا مستەفا فاخری ناردۆ بۆ لای من و بۆ لای مەکتەبی سیاسی لە بەغا. باش. کاتێ بارزانی مام جەلال لە چێ بۆ لای لەگەڵ مام جەلالە دوو بە دوو دانیشن، دوو خاڵی زۆر گرنگی پێڵێ مام جەلال خۆی باسیەکە لەسەر بەیانی 11 ئازار. تۆ بیرت ماوە مام جەلال کە باسیەکەڵێت چی پێوتم بارزانی؟ بەڵێ لێ من سقم بەم حکوومەتە نییە، ئەگەر چەند هەنگاویش لەگەڵ ئێمە هاتووەتە پێشەوە بەسی حکوومەتی عێراق. حکوومەتی عێراق لەو کاتەیە مهمە لەو کاتەیە تازە بڵێن بەیانی 11 ئازار ساڵێکی بەسەرا تێنەپەڕیوە تۆ ئاوا ڕەشبین بی بەرامبەر بەو حکوومەتە. ئەی خاڵی دووەم چی پێوت؟ وابزانام خاڵی دووەم لەسەر مامۆستا ئیبراهیم ئەحمەد و عومەر دەبابەیە، هەڵەیە گەربێت و من لە بەغدا لە سێدارە بدرێم مامۆستا ئیبراهیم لە دەستی ڕاستە مام جەلال لە دەستی چەپە و عومەر دەبابەش لەو لاوە، یعنی ئەڵێ فەرقمان نییە بۆ حکوومەتی عێراقی. بەڵێ ڕاست لەوە تێبینیان هینی مەلا مستەفا پیشانەیە بەرامبەر بەعەس بەڕاستی. بەڵێ ئەی چۆن ئەو ڕێکەوتنیان کرد کە ئابە و شوێت دەردۆنگ بوون لەگەڵ حکوومەتی عێراقی؟ ئەوی کورد لەو قۆناغای ویستی بەعزی احترافی پێکرد، ینی هەر هیچ نەبێت نەزەریان. بەڵێ ئەکرێ بڵێن ئەو کاتانە زیاتر لە نێوانی بەعس و سەرکردایەتی سیاسی کووردا کێیانی بە جۆرێ لە جۆرەکان حەڵقەی وەسڵ بوو؟ وڵا حەڵقەی وەسڵ باسی ناکا مام جەلال نایەنی هەنگ یەک دوو وەزیری کورد هەبوون لە بەغا یان کەسایەتی کورد، ئەوانە هین بوون
ڕۆڵیان هەبوو لەو نزیکردنەوەی پەیوەندی ڕووسەکان پەیوەندی ئەنی ڕۆڵیان هەبوو لەو هینەیە ڕۆژەکانێتی سۆڤێت بڵێ و وڵاتانی کە بەعام هین نەبوون ئەنی ئەوی کە پێی ناخۆش بووە تەنها ئێران بۆ لەو بەڵام فشاری سەرکەوتوی شۆڕشی ئەیلول کاریگەری نەبوو بە ناچارکردنی بەعس بەعز ئەیویست نازانم سەرکەوت و شۆڕشی ئەیلولیانە بەڵام بەعز ئەویست وەسعێکی هێمن لە عێراقا دروست ببێ هەر هیچ نەبێ ئەنی ئەگەر ئەو شەڕی ببوایە لەگەڵ کووردا بەعام هێمنی دروست نابوو لە عێراقا ئەو ئەویست بۆ چەند ساڵێک تازە هاتووە سەر حکم بریاری تەمینی نەوتی یابوو کۆمەڵێک هینی هەبوو ئەویست هێمنیەک دروست بێ بۆی ئەو بەرنامە سیاسی کە هەیەی سەر بکەوە وەکووتم یەکێتی سۆڤێت ڕۆلی هەبوو کە هانی بەغای ئەیە کە لەگەڵ حرەکەی کوردیا ڕێبکەوە هانی مەلا مستەفاشەیە کە لەگەڵ بەغا ڕێبکەوێت ئەو کاتانە سۆڤێت چۆن لەگەڵ شوعیەکان نەبوو زیاتر ئەوان چەپ بوون یعنی لەگەڵ بارزانی بوو خۆ بە جۆرێ لە جۆرەکان ساردی و بەریەککەوتن و دوور لە یەکبوونیش لە نێوانی بۆنمە پارتی یا بڵێن پارتی و بارزانی لەگەڵ شوعیەکانە هەبوو بە حکمی لایەنە فکرەکەی زیاتر وڵات یەکێتی سۆڤێت هەمیشە وەکو هەموو وڵاتێکی گەورەی تر خەمی بەرژەوەندی خۆی زیاتر بووە وەگولەوەی هین بێ و حیزبە شووی عەرەبیەکان پاشکۆی یەکێتی سۆڤێت و نەک سۆڤێت پاشکۆی ئەوان بێ لەبەرەوە چی سۆڤێت بۆ بەرژەوەندی خۆی بە باشی زانی بێ شوعەکان پشگیریان کردووە و ئەوەش بوو لە بەیانی 11 ئازارە پشگیریان کردنی هیچیان نەکرد ئەو کاتە پێش 11 ئازار خۆ ئاشتەوایە ناوخۆیەکە کۆتاییات بوو بڵێ بەڵام بەعسەکە شوعەکان ڕێک نەکەوتبوون لەگەڵ بەعسا لەو کاتێ مەبەسم ئەوەی مەکتەبی سیاسی و بارزانی پێش 11 ئازار نەخێر هەر دوای 11 ئازار بوو دوای خۆی کۆنفرانسەکە دواتر ئەکرێ بەڵام ئەوان وەبزانام حەڵقەی وەسڵ ئەبێ لە نێوانیانە کە ئەڵێن حەمزە عەبدوڵڵا فواد عارفی ڕاستپاردووە شتیوا هەیە بڵێ بەڵام هەمووی ئەمەی پەیوەندی باڵی مەکتەبی سیاسی لەگەڵ باڵی مەلا مستەفا دوای 11 ئازارەوە بەڵێ مام جەلال باسی ئەکا لەو گفتوگۆیە ئاڵێ یعنی ئێمە وەکو مەکتەبی سیاسیەڵە زەرەرمان کرد بەڵام قەزیەکە بە شێوە گشتەکەی بۆ کورد قازانج بوو ڕاستە مەکتەبی سیاسی لەوێ شکا و هەڵوەشایەوە و هەرەسی هێنا ئەوی کە سەرکە و باڵی مەلا مستەفا بوو بۆچی شکان مەکتەبی سیاسی مەبەسەوێ بەشێکیان چوونەوە تەسلیم بوونەوە لەوەڵا هەر بەعز لەگەڵ نوێنەری کورد دی بە مەلا مستەفا تێگەیتێنی لەگەڵ نوێنەری کووردا ڕێکەو کە مەلا مستەفا بوو لە شاغ بوو تر ئەمان ڕۆڵیان نەما باشە ئەو کاتانە لە ناو کە بڵێن بەیانی 11 ئازار هاتە کایەوە یعنی کاریگەری هەبوو کە کورد یەکدەنگ بوو بەرامبەر بە حکوومەتی عێراقی ئەمانیش مەکتەبی سیاسی بە حەماسەتێکی چۆنەڵی لێبڕاوانەوە چوونە پێشەوە یاخود سارد و سڕیەکە هەر لە نێوانیان ئاما بوویەوە سارد و سڕی هەر هەبوو ناتوانرا ئەو برینە قوڵەی کە چەند ساڵێک بوو لە ماوەی چەند ڕۆژێکە هەر بۆیە کۆمەڵێک کاک لە کۆنفرانسەکەیە لەگەڵەوە نەبوون کە تێکەڵاو بن ینی هیچ ئامادە نەبوون و زۆریان هەروازیان هانی و مامجەوانەوازیان هەیە مەجموعەیەک بوون لە چەپەکان لە ناو بڵێن باڵی مەکتەبی سیاسیایی تر نەچوونەوە لەگەڵ مەلا مستەفا هیچ بکەن بەڵێ ئەو کاتانە ئیتر کۆنفرانسەکە گیرە و بەیاننامەی ئاشبوونەوە هەڵوەشانەوەی پارتی بڵێن ئەوەی کە باڵە جیاوازەکە بوو ڕاگەیەنرا حکوومەتی بەعس نەیتوانی کەلێن دروستکە لەم نێوانە ئەوەی ئیتر دوای ئەوە وردە وردە بەعس دەستی کرد بە دروستکردنی حیزبی کارتۆنی هەر ئەو ناوەی کە مەکتەبی سیاسی لە خۆی نا مەجموعەیەک لەوانە چوون حیزبێکیان دروستکە بە ناوی پارتی شۆڕشگەری کوردستانەوە باش حیزبی سەوری بەڵێ پرسیارەکە یارە بوو پێشتریش بم کردایە ئەو ناکۆکیانەی کە لە نێوانی بارزانی و مەکتەبی سیاسیا بوو جیاوازە مەسلەی بەڕێوەبردننی حیزب بێ یاخود زۆری نەوکەمی نەبێ و ئیدارەدانی پارتی بێ هەرچی بێ ئایا ناکۆکی فکری تیا بوو کاک سەلاح
بە قەناعەتی من تیا بۆ بەڵام زۆر ئەوە باڵا دەستەکەن نەبووە لای مەلا مسەفا سراعی فکری نەبووە ڕەنگە لای مەکتەبی سیاسی هەبوو بێ ئەنی خلافی ئایدۆلۆژیان خلافی فکریان ئەوەی چ تەیارێک گەورن چ تەیارێک ڕاستەیان هین نییە و مەلا مستەفا خۆی بە قایدی حرەکەی کوردی ئەزانی نەک بەوەی کە فکرەکەی ئەو ڕاستەیان فکرەکەی ئەو بەڵام دوجار بۆ خۆی تێڕوانین بۆ پارتی و ئیدارەدانی حیزب بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی ئەم تێڕوانی هەیە بۆ خۆی لە قاڵبی فکر و بیرە یعنی ناوەستێ ئەسان ئەوە بوو کە بیر بەرهەم ناهێنێمە بەسما بۆ خۆی تێڕوانی دوای ئەوە لەو قۆناغەیە دەرکە ئەوی لە شاخە ئەتوانێ ڕۆڵ ببینێ و ئەوەش مەلا مسەفا بوو ئەوی لە شارەکانە نەیانتوانی ڕۆڵ ببینن و بەحسیش لە ئاخریا لەگەڵ چێڕێکە و علاقی بەەوە نەبوو چێ خەتە ڕاستەکەیە وەڵکو چێ بەهێزە ئەو وەختەش خاوەنی هێز بەرزانی بوو بەڵام ئەوە بوو ئەوە وای کرد لە ناو باڵی مەکتەبی سیاسیە تۆوی دروستبوونی کۆمەڵە دروست بوو کە هین باش بەڵام پێش کۆمەڵەمان جەلال خۆشی باسیەکە کە ئەو لەژێر کاریگەری بیری ماوا بووە ماوتسی تۆن یعنی ئەم ئەڵێ ئێمە چەپ بووین ناژڵێ باڵ بەڵام ئەڵە کۆمەڵی خەڵکی چەپ بووین ئەمە بارزانی بەمەی ئەزانی ڕەتفیعل دروست نەبوو بوو لەمە بەرزانی من نازانم ئەیزانیە نە بەڵام زۆر بەلایەوە گرنگ نەبووە هین یعنی ئەوەی کە بڵێن برادەرانی مەکتەبی سیاسی چینینیان ماوینیان چ جۆرە فکرێکی نەکەنەوە لەو ئەبڕوا ناکەم مەلا مستەفا بەڵام چۆن حیزبێک لە ناو خۆیان بێت و دیسانەوە کۆمەڵی مارکسی لینینی دروستە بێت یعنی حیزبێک هەیە نەواتەکەی هەیە بارزانی ڕێبەرایەتی ئەکا ئەم دروست بوون ئەم زمینەیە چی دروستی ئێوە تیارێکی فکری بووە کە بڕوایم بەو خەتە نەبوو کە مەلا مستەفای بابڕێەوە بڕۆیان بە پارتی نەبووە لە ناو پارتیا ئیشیان کردو بە نەهێنیان زیاتر ئەو برادرانە لە دوو بوارە ئیشیانەکە لە ناو پارتیا و لە ناو ڕێکخراوە دیموکراتیەکانە مەسەلەن یەکێتی لاوانی کوردستان یەکێتی ئافرەتان یەکێتی قوتابیان وەڵێ ئەوانە بووبوون بە مەڵبەندی دروستبوونی نەواتێک کە نەواتی کۆمەڵە بوویان فکری چەپ بوو لە ناو حرەکەی ئەمە پێچەوانی ڕێکەوتنەکە نەبوو لەگەڵ بارزانیا کردبوویان و ئەو هەڵوەشاوە هەڵوەشانەوەی ئەو بڵین مەکتەب سیاسی و پارتیە بەو شێوەی بوونەوە بە پارتی تەواو پێچەوانەوە مەبادیانە نەبوو پێچەوانە ئەمانە تیارێکی نوێ بوون هەنی بە ناوی پارتیەوە نەبوو تیارێکی نوێ بوون و لە قۆناغی یەکەمە هەر زیاتر خۆ پێگەیاندن بووە وەک لەوەی کە هیچ ئیشێکی کە بێت تەنیا کۆکردنەوەی خۆیان بۆ کۆکردنەوەی ئەو کەسانە بۆ وەکو ئەوان بیرەکەنەوە بڵاوکردنەوەی فکری چەپ بۆ بڵاوکردنەوەی فکری ماوسی تۆنگ بووە هەوڵدان بۆ ئەوەی کاریگەری ئەوان هەبێت لە ناو دەستگا ڕۆشنبیریەکانی کووردا لەو وەختە کە لە بەغا هەبووە لە ڕۆژنامەکانە لە هاوکاریە لە گۆڤار و بڵاوکراوەکانی کە لە حکومت دەرەکرا ئەوانە چوبوون ئەو شوێنانە توانیانە هەرچەند دوایەوە هین نەما کتێبخانەیەک دروستکەن کتێبخانەی بیری نوێ ئەنی ئەمانە کە هەمووی هەوڵدان بوو بۆ بڵاوکردنەوەی بیری چەپیان بیری خۆ حیزبی شوعی شەبوو لەو کاتە چۆن یعنی نەبوون بە جەمسەری حیزبی شوعی ئایا تێڕوانینەکانیان بۆ چەپەکانی دەرەوە وڵاتانی بەشێک بڵێن خۆر ئاوا و چین و ئەوانە بوو یاخود جیاوازیەکە هەر ئەم جیاوازیە کەلتوریە ناوخۆیی کورد بوو لەوەش چەپەکان دابەش بوون کۆمەڵە حیزبی شوعی بە لادەر ناسیەوە ینی بە ئەیکورد کە لایەوە لە فکری مارکسی لینینی و ئەوانە بەشێکن لە هێنی ڕووسی و کۆمەڵە خۆی بە هێزێکی چەپی شۆڕژگێری سەر بە چین ناسی کێ بوونەوانە کۆمەڵیان دروست کرد کۆمەڵی کاک بوون لە چەند باڵێکە لەوانە مام جەلال دینەمۆی شتەکان بووە کە فکری چەپ دروست 1970 بێگومان بەڵێ بەڵێ و ئینجا کاک شازاد بووە شازاد سایب بەکر حسێن بووە فواد قەراخی بووە فەرێدە عەبدولقادر بووە کۆمەڵێک فازیلی مەلا ڕەسووڵیان فازیل بووە مەلا مەحموو کۆمەڵێک کاک بوون کە لەو لە ماوەی ئەو ساڵی هەفتا بڵێن ڕەحەتی مەلا بووە بەڵێ بەڵێ
لە ماوەی ساڵی هەفتا بۆ هەفتا و چوار ئەو مدەیە بێگومان وەکو تۆ باسی کرد حیزبی بەعسیش تاکتیکی بۆ خۆی کرد بە تایبەتی کە هەفتا و سێ نەوت خۆماڵی ئەکاتەوە هێز و قووەت پەیاکا و چەکە کڕێ و نەوت خۆماڵێ بێتەوە بۆ عێراق بۆ خۆی بە خاوەنی اقتصادێکی باشی سەربەخۆ اینجا وردە وردە لە حرەکەی کوردی ئەتەکێتەوە یا لەو ڕێکەوتنە ئەتەکێتەوە ئالەو ماوەیەدا پارتی و ئەم بڵین کۆمەڵی ڕەنجدەران کە هەبوو دروست بوو لە ناوخوا بۆ خۆی ئەمانە کاریگەریان نەبوو لەسەر ململانەکانیان و زەق نەبوو بووە لاواز بێت بۆ ئەوەی کە حیزبی بەعەز بتوانێت پەشیمان بێتەوە لەو ڕێکەوتنی 11/1970 لەگەڵ کورد کردبووی ئەوە مام جەلال باسی لەوە نەکرد دوو لایەنە یەکێکیان بەعز وەکو تۆڵەی وەسعی ناوخۆ و دەرەوەی زۆر باش بوو پەیوەندێکی نێودەوڵەتی دروست کرد بوو وەسعی مالی باش بوو نەوتی تەمین کردبوو علاقەیەکی عەرەبی باشی دروست کردبوو لەبەرەوە وردە وردە زۆر جوێی نەئایە حرەکەی کوردی بەرامبەر ئەوەش مەلا مستەفا یان پارتی دیموکراتی کوردستان وەسعی بەرەو باشی ئەڕۆی پەیوەندی لەگەڵ ئێران دروست کرد بۆ لە 1970 پەیوەندی لەگەڵ ئەمریکا دروست کرد یعنی ئەوە وای لێ کرد مەلا مستەفا گوێ نەداتە هەموو داخوازەکانی بەعز بەڵکو سەرکەشێکی تیا دروست بکات هین ببێت بەڵام کورد لە ڕووی فەرهەنگی و لە ڕووی زمان ڕۆژنامەکان ڕێکخراوە پیشەیەکان کۆمەڵێ دەستکەوتی باشی دەستکەوت وابزانام لە بەیانی 11 ئازار بێگومان گۆڕانێکی بنەڕەتی دروست بوو لە 11 ئازارە لە بەتایبەتی لە بواری ڕۆشنبیریە کولتوریە هەتا سەقافێنی یاخود سیاسی بەڵام ئەوە هەموو داخوازەکانی گەلی کورد نەبوو بەڵێ لەو ماوەیەدا ڕووداوی پەیمان یا بڵێن ڕێکەوت نامەی 6/1975 کە بە پەیمانی جەزایر ناسراوە چاوەڕوان کراو بوو بە تایبەتی ئەو کاتانە چاوێکی زۆری ڕەخنەی مەکتەبی سیاسیە کۆنەکان و لەگەڵ بارزانانی وەکو تۆڵە هێشتا پەیوەندیەکان ئاسایی نەبوو لەو شتانی کە باست کرد لەو کۆمەڵێ گرفت هەبووە دروستکردنەوەی علاقات لەگەڵ ئێران و ئای چاوەڕوان کراوە بۆ حکوومەتی بەعس پەشیمان بێتەوە نەوەڵا بەڵام چاوەڕوان کراو بوو کە ئێران و بەحس ڕێ بکەون خۆ 6/3 لە خۆی و دوو لە پڕ دروست نەبوو بەڵکو چەند مانگە پێش ئەوە چەنەها کۆبوونەوە هەبووە لە نێوان نوێنەرانی بەعس و نوێنەرانی شای ئێرانە و وڵاتانی عەرەبی هەموو دەوریان هەبوو لەوەی کە ئەو دوانە نزیک ببنەوە و هەموو کەس تەوەقوعیە کرد ڕۆژێک بێ حرەکەی کوردی نەبێ ینی هەموو هێزەکان هەتا مام جەلال خۆی لە ئیناباسیەکە کە سادات دەوری هەبوو لەوە کە بنێرێ پەیوەندی بکا بە پارتیەوە بۆ ئەوەی هەوڵ بن کە لەگەڵ بەعسا ڕێ بکەون چونکە ئێران و عێراق نزیکن لە ڕێکەوتن نامە بەڵام پارتی بەڕاستی ئاگای لەو ڕێکەوتنانە نەبووە لە پڕ شتێک دروست بوو کە چاوەڕێی ناکرد بەڵام خۆ پێشەوە مام جەلال باز لەوەکە کە نامەی ناردووە بۆ بارزانی و کە بەردەوام بن و ئەگەر ڕێکەوتنی جەزائیریش بڵێن پێشەوە بکرێەوە جارێک بە عومەر دەبابە جارێ بە هێرۆ خاناڵە تاوەکو هەتا نامەکە ئەگات و بەیان نامەکە خوێنرێتەوە و دروسە بێ دۆخەکە بەڵێ ئەو کاتێ بوو کە ئیتر کار لە کار ترازا بوو و پارتی و خانەوادەی بەرزانی بڕیاری هەرسیان نابوو ئیتر هیچ شتێک ئەو هەرسەی هی ناکرد وەکو هەرسی بەفر یەکێک بێ بە تەنها ڕێگەی لێ بگرێ تەواو بوو ڕووخا بوون خەڵق ڕووخا بوو پارتی ڕووخا بوو فکریەن عەسکەریەن مالیەن ینی هەموو شتێکین کرابوو لەبەرەوە هیچ خۆ لە کۆمەڵێک کتێب هەیە لەو بارەوە کە ئەو وەختی وەسعی ئەو وەختەی پارتی چۆن بوو هیچ شتێک مقاومەی هینی ئەوەی ناکرد پارتی لە زۆر شوێنە ئەچوو بەگشت ئەوانەی کە بیریان لە بەرگریە کردەوەست بەڵام آخر خۆ پارتیش ئەڵێ ئەو کاتانە ئەوە چارەسەر بوو وانە بواە لەوانەیە دۆخێکی زۆر خراپتر بەسەر حرەکەی کوردیە بەهاتایگە چەکدانەنرایە لەوانەیە زمانی چەکەکان بەرامبەر بە یەکتری وای بکردایە بە تەواوی حرەکەی کوردی بتوایەتەوە ینی
چۆن دوایی کە شۆڕش دروستە بێتەوە ئەوان پێڵێن شۆڕشی گوڵان و یەکێتی پێڵێ شۆڕشی نوێ ئەڵێن بەرهەمی ئەو شەڕە شۆڕشی گوڵانی لێکەوتەوە. ئەخە خۆ دوای چی دوای ئەوەی کە کوردستان بە تەواتی داگیر کرا خۆ ئەگەر ئەنی چی ئەبوو دوای ئەوە ئەمان هێنێ بۆ کۆمەڵە شتی کە بۆ ئەو هەرەسە ڕوویە ینی بۆ ئەو هەموو خەڵقە هاتە دەرەوە بۆ ئەو هەموو شتەکرا بۆ ئەو هەموو پەیوەندیە ڕۆحێ لەگەڵ ئێرانە دروست بوو ینی حرەکەی کوردی وردە وردە قەڵەو بوو گەورە بوو زەخم بوو ینی بێ هاوکاری نەژیا کە هاوکارەکەی لێ سەحب کردەوە هەرەسی هانی. بەڵێ دروستبوونەوەی یەکێتی دوای ئەوە یعنی ئەو ڕەخنانەی تۆ باسەکەی دروستبوونی یەکێتی بۆ پڕکردنەوەی ئەو پێداویستیانە بوو کە ئەو کاتانە و ڕەخنانەی لە پارتی ئەگیرا. ئەی بێگومان یەکێتی دروست بوو کە یەکێتی دروست بوو لە هیچەوە دروست بوو لە تووڕێی خەڵقەوە دروست بوو لە تووڕێی ئەوانەی کە ڕایان کردبوو بۆ ئەوروپا و بۆ ئێران و بۆ سووریا و مام جەلال بێگومان ئەو هینەی قۆستەوە ئەو تووڕەبوونی خەڵقەت زەرورەتی دروستبوونی هێزێکی تازە و ئەوە یەکێتی نیشتیمانی لێت. بەڵام باس لەوەش ئەکا مام جەلال کە ئەین سوودیان لە کادیر و سەرکردەکانی پێشووی پارتی وەرنەگرتووە بۆ دروستبوونەوەی یەکێتی. چۆن لەوانە دکتۆر فواد مەعسوومێکە بۆ لە کادێرە زینەکان کە تۆ پرسیاری لێ ئەەکەی ئەوە ناسەلمێنێ کە سوودیان لێ وەرگرت بێەوە چۆن یەکێتی هەموو هەوڵێکی مام جەلالەوە بوو کە یەکێتی جەلالی نەبێ بۆیە نی هەوڵی یا لە کۆمەڵێک دەمو چاو لەوانەی کۆن لە ناو جەلالیا بوونیان لە ناو مەکتەبی سیاسیا بوون خەڵکی تووڕە خەڵکی بێلایەن خەڵقانێک کە لە وەختی خۆی لە ناو پارتیا ڕۆڵیان هەبوو وەکو وتم عادل مراد یەکێ بۆ لەوانە دکتۆر فواد مەعسووم یەکێ بۆ لەوانە کۆمەڵێک کاچی کە بە پلەی جیاواز لە ناو پێشمەرگەیە کە هین بوون هەموو هاتنە شام و لەگەڵ مام جەلالە دەستیان ئەوانەی پێشووتر کە لە مەکتەبی سیاسی ململانیان هەبوو لەگەڵ بڵێن بارزانی پێشتر ئەوانە بۆ یعنی نەبوون بە واجهەیەکی ژمارەیە ئەخنا ئەوانە هەنگێکیان لە بەغا لە عێراق بوون ئەوە عومەر دەبابە بوو شەید عەلی عەسکەری بوو ئەو کۆمەڵێک کەسایەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەدی تیانە بوو لە ئێران بوو. بەڵێ خۆ نەئەتوانرا ئەوان کۆ بکرێنەوە ئەوان نانەویست ئەو ناڕازیەکان بە بەدیلی هێزە تازەیە درێژکراوەی جەلالی کۆن بێت. بڵێن درێژکراوەی باری بەڵکردنی سیاسی. بەڵێ ئەو کاتانە چەمکێک زۆر بەکارا دەیانوت ئاش بەتاڵ ئەو چەمکە کێداهێنەری بوو. وەڵاهی بزەبت نازانم چێهینی بوو بەڵام بێگومان هەتا ئەم دەقەیە زۆر کەس بەکارێنێەوە ئاش بەتاڵی تر هەر لە دوای ئەسڵەن وشەی هەرست دوایی دروست بوو. بەڵێ بەڵام دروست بوونەوەی یەکێتیژەوەی کە مام جەلالیش باسی ئەکا یعنی بۆ خۆی بە ناکامەڵی نەبوو لەژێر کۆمەڵێ باڵی جیاوازی بڵێن کۆمەڵی مارکسیلینینی بوو بزوتنەوەی سۆسیالیستی هەبوون لە 76 بڵێنەوە بە دواوە دواتر ئاڵای شۆڕش جیا ئەبێتەوە و ئەوە شتێکە بۆ ئەیانوت خەتی گشتی یا خەتە پانەکە یا هەرچ مستەلەحانەی لەناو حرەکەی سیاسی کوردیا بوو بۆ خۆی ئەمەش تۆزێک لە ئاڵۆزیتیانە بوو دوجار بینیمان هەر یەکەیان بە ڕێگەی خۆشیان ڕۆیشتن. ئەو تاقیکردنەوەیکی نوێ بوو لە ناو حرەکەی کوردیە تاقیکردنەوەیکی نوێ بوو کە یەک هێزی سیاسی نەبێ بەڵکو چەند باڵێک بێ چەترێکیان هەبێ ئەو چەترەیەکێتی نیشتیمانی بێ ئەو چەتر توانی ئەوانی ناو بەغاێنی ناو کوردستان کە دوایی حرەکەی سۆسیالیست بوو ئەو باڵەکەی کۆمەڵە و ئەو باڵی کە پیانەوت خەتی گشتی کە مام جەلال نوێنەرایەتیە کردەوە هین بکەن یعنی تەجروبەیەکی تازەی سەرکەوتوو بوو. بەڵام خۆ دوجار جیابوونەوە زۆر بێگومانەوە دوای چەند ساڵێک بەڵام ئەو تەجروبەیە مدەی چەند ساڵێ دوای جیابوونەوە کە بۆ خۆی نەتیجەی شەڕی ناوخۆشی لێ نەکەوتەوە. نەوەڵا شەڕی ناوخۆ لە کاتی ئەوەشە هەبوو دوای ئەوەش هەبوو ینی بەڵام ئەو مدەیە ئەندازەیە خامۆش بوو وایە بەڵام هەر کە کۆمەڵە و بڵێن هەموو نەبوو بوون بە یەک چونکە دوای نەوە یەکێتی
کۆمەڵە حل بوو پێش ئەوە شەڕی ناوخۆ بوو دوای ئەوە شەڕی ناوخۆ بوو بەڵێ دوای نەوەیەک بڵێن ئەوەی کە پیانەوترا ئاڵای شۆڕش و لەگەڵ حیزبی زەحمەت کێشانە بوون هاتنەوە ناویەکێتی وانە ئاڵای شۆڕش و لەگەڵ زەحمەت کێشانە هێزێکی تازەیان دروست کرد دوای ئەوە هەنگێ لە باڵی ئاڵای شۆڕش کاکمەلا بەختیار و ئەوان هاتنە ناو یەکێتی زەحمەت کێشان بۆ خۆی مایەوە کا قار و عەزیز جوان هێزی تایبەتی خۆیانە بوو بەڵێ یەک بابەت زۆر گرنگە لێرە مام جەلال زۆر جار بە چاوی ڕەخنەوە یعنی کە ڕابردووەکە هەڵە سەنجێنێەوە هەمیشە ئەو پرسیارانەی تۆ لە یەکەی لە کتێبەکە هەمیشە مەجالێکی بۆ ئەوەی هەڵاوەتەوە کە ئەڵێ ئەمە وانە بواە وا بواە باشتر بوو بۆ نەکە باسی شەڕی ناوخۆی ساڵی 64ەکە باسی ئەوە کاکە بۆ نمونە باسی نووری شاوەیس و عەلی عەبدوڵڵا و تەنانە مامۆستا ئیبراهیم ئەحمەدەکە ئاڵەیەگە تۆزێت دووربنتر بوونایەوە ئارامتر بوونایەوە هەمەلایەنتر بوونایە لەوە نەچوو شەڕە ڕوو بدات یعنی بۆ خۆی ئەمە چی بوو ئەم دیدەی مام جەلال ئاوا هەمیشە حزوری هەبوو زۆرجار لە باس و خواسەکان مام جەلال لەو چاوپێکەوتنە و لە زۆر شوێنی کەشا باسی کردووە ئەڵێ ئەو برادرانەی مەکتەبی سیاسی هەنگێکیان زۆر تونگ بوون ئەو کاکانەی کە جەنابێ باسی کردن ئەڵێ ئەگەر هێمن تور بوونایە ڕەنگە شتێکی کە ڕووبایە یاخود مەلا مستەفا نەرمتر بواە بەرامبەر هین بەڵام بەڕاستی ئەو کاکانە کە زۆر تون بوون بەرامبەر مەلا مستەفا چەند تون بووم ئەوەنگەش بە خێرایی گەڕانەوە باوەشی مەلا مستەفا بەڵێ بەڵام دوجار بۆ کە شەڕی هەکاریش ڕوایات لە شەڕی هەکاریشە دوای ئەوە دیسانەوە هەر لە وەڵامەکانە لە کتێبەکە بە 5 خاڵ دیسان ڕەخنە ئەگرێت لەوە کە ئەگەر ئەمان بۆ نەخشەکەیانە بە شێوەیەکی وانە بواە هەندێک حرەکەەوە نەچوونە ناو قوڵایی تورکیا بەو شوەیان نەکردایە لەوە چوو ئەو کارە ساتە سەختە ڕووی نەدای دیسانەوە لێ شار ڕەخنە ئەگرێ خۆی کارەساتی هەکاری بەڵام بابەتێکی هەمەلایەن و بەڕاستیەوە کاکنەوشیروان کوڕاستێکی وردی باشی هەیە لەو بارەوە کە باسی هۆکاری هەرسی هەکاریەکات بەڵێ یعنی ئەمیش نەقدی هەندێک بەڵێ بێگومانێ خۆ هەرچەند خۆی لە هینەکەیەوە بەڵام بێگومان نەشارەزایی و نەخوێندنەوەی وەزعی سیاسی ناو کوردستانی تورکیا و تورکیا و نەخوێندنەوەی وەزعی مالی مەلا مستەفا و هێزەکانی سەر بە پارتی ئەو وەختە ئەوانە هەمووی هۆبوون بۆی کە وەزعی چەکی قودرەتی عەسکەری ئەو وەختەی یەکێتی ئەوانە هەمووی هۆبوون بۆ هەرسی هەکاری جیابوونەوەی بزوتنەوەی سۆشیالیستی پەیوەندی بە ڕوئیای فکریە و یا پێکەوە نەگونجانی سەرکردەکانەوە دوو هەمیان مەبەستی چێ ڕەسوڵ مامەند کاک ڕەسوڵ مامەند و ئەوان هەستیانە کرد هێزێکی هینن و حەزیان ناکرد ئیتر لە ژێر ڕکێفی یەکێتی و مام جەلالا بن هەستیان کرد کە ئەوانی شێزێکە نەتوانن سەر بەخۆ ئیش بکەن و پەیوەندیان لەگەڵ پارتیا باش بوو علاقەیەکیان لەگەڵ ئێرانە دروست کرد بوو و هینیان کردووە وردە وردە پەیوەندیەکیشیان لەگەڵ عێراقا هەبوو و ئیتر وتیان بۆ ئێمە خۆمانیەکێتی یا بڵێ مام جەلال لیان بێمنەت نەبوو لە کاتێکە ئەوان چەند سەرکردەیەکی باڵایان لە شەڕی هەکاریا لە دەستدا بوو خۆی کە جیابوونەوە زوربەی زۆری سۆسیالیست لەگەڵ کاک ڕەسوڵ مامەندوان ڕۆشت ینی ئەوی کەمایەوە بەڕاستی گروپێکی کەم بوون و هەنگێ سەرکردەی عومەر دەبابە و ئەوانەمانەوە لەگەڵ هینا جەمالاغا ئەوانە کە نمونە ئەنی لە قایدە عەسکەری ناودارەکان نەبوون ئەوانی کە قایدی عەسکەری بوون زوربەی لەگەڵ ڕەسوڵ مامەندوان ڕۆشت یعنی ئەوەی مام جەلال باسیەکە ئەکرێ بڵێن کۆمەڵە بوویەوە دیسانەوە بە فریاد ڕەس و نەواتی شکڵگرتنەوەی یەکێتی دوای ئەوەی کە بەشێکی زۆر لە هەناوی چووە دەرەوە بەڵێ مام جەلال و کاک نەوشیروان یاخود کۆمەڵە و مام جەلال وایان لێکرد جارێککە یەکێتی نیسیمانی بەڕاستی زموو بێتەوە دروست بێتەوە سەر ڕشعینی خۆی بەڵێ کارکتەری کاک نەوشیروانت باسی کارکتەری کاک نەوشیروان لە دوای ئەوەی کە یەکێتی دروستە بێتەوە ئەو لە دەرەوە وەکو مام جەلال خۆی لە گفتوگۆکە باسیەکە دەست لە خوێندنەکەی هەڵەگرێ ئالێرەوە ئیبرازەوێ و دەست پێکاتەوە یا ئەوەی کە تۆ پێشتریش
لە گفتوگۆکە لەگەڵ مام جەلال باسیەکەی تەنانە لە ساڵانی 60ەکانی شاهندێ لە گرفتەکانە بۆ کاک نەوشیروان بۆ خۆی ئەو کاتە گەنجێ بۆ خوێنکارێ بۆ لە سلێمانیا ڕۆڵیە بووە. کاک نەوشیروان کەسێکی ڕۆشنبیر بووە لە کۆن و لە کاتی هینا و دەموچاوێکی دیار بوو لە ناو چەپی کووردا لە ناو ڕۆشنبیرینی کووردا و گۆڤاری ڕزگاری یەکێکە لەو ئیشانەی کە کاک نەوشیروان ڕۆڵی سەرەکی تیا بووە کە پێش هەفتاکان دەری کردووە ڕۆژنامەی نور ئەوانەوە کۆمەڵە هین و دوای ئەوەش کە یەتە دەرەوە کە ئەمری گرتنی بۆ دەرەچێ یەتە دەرەوە و دوایی لە نەمسا خۆیە بینێت و کەم کەس لەو قۆناغەیە کە لە 75 داوای لێ بکرێ بێتەوە بۆ کوردستانێکی خاپور لە نەمسایەکەوە کە خەری بۆ دکتۆرا بکەیت و خوێنن تاوا بکەیت واز لەو هەموو دەستکەوتە بێنێ و بێتەوە. من لە هەندێک کادری سیاسی کۆن بە تایبەتی بەشێکی لەوانەیە بڵێم ئەوانەی ئاڵای شۆڕژانی بیستومە، یعنی بەشێک لەوانەیە وەکو جۆرێک لە وەهم بێ کە دەسی لە دکتۆرا هەڵگر بێ خوێنکاری دکتۆرا نەبوو بێ، ینی ئەو خوێنکاری دکتۆرا بوو کاتە دەسی لێ هەڵگر. پیا و شەهادە و شتەکانی لەبەردەستانیە بەڵام بەڕاستی لە خوێن نابوو، وێنی هەموو کەزەوانی کە ئێساش لە نەمسان کۆمەڵێک کەسایەتی ماوە کە لە قەوناغی ئەوە لەوێ بوون دکتۆرا بوون و ئەگەر دکتۆراژ نەبێ ئەوە کەی کێشەیە ینی یەکێک بەڵام یەکی ئایا لە نەمسا هاتۆتەوە یان نەهاتۆتەوە ئەوە جابوونەوەی ئاڵای شۆڕشیش پەیوەندی بە دیدگای فکریەوە و یا پەیوەندی بەوە هەبوو کە هەستەکەم لە کتێبەکە یا لە وەڵامەکان ئاوا باسەکرێکە بڵێن جۆرێک لە ئەو کاتانە هەستکردن بە خەڵکێکی زۆر جەماوەرێک یا خەڵک لەگەڵیان نبوو بێ و تر شعوری ئەویان بۆ دروست بۆ کە دەرەتانی مانەوە نەماوە لە ناو یەکێتیە. وەڵی ئەوەش هەر مەسەلەیەکی دوور و درێژە ئەوانە خۆیان زیاتر لە قەبارەی خۆیان تێگەیشت بوون هەیانزانی کە زۆربەی یەکێتی لەگەڵ ئەوان ئەبێ لەبەرەوە بۆ جیانە بنەوە. ئەمەی تۆی ڕێی مام جەلالیشە ئەوە ڕێی مام جەلالی ژۆ ڕێی کاک نەوشیروانیشە و ڕێی ئەوانەشەکە لەو قۆناغەیە ئاگاداری شتەکانن هەر بەو هینش ینی کاک مەلا بەختیار و ئەوان کە ئاڵای شۆڕشیان دروست کردووە ئەنزانی و زوربەی یەکێتی لەگەڵ ئەوانە و هەنگێکیان لەگەڵا بۆ بەڵام زوربەی یەکێتینە و هەر ئەوانەی کە چون مەلا بەختیار بگرن هەنگێکی مەلا بەختیار پێی ئەیزانیوە کە ئەوە دۆستی ئەون یان لەگەڵ ئەون ئەوانەی کە چوونە سەری ینی لەبەرەوە زیاتر لە حەجمی خۆیان یا بە خۆیان و ئەوەی کە خراپڵام خەڵکیشیان لەگەڵ بێگومان خەڵکان لەگەڵ بوو کۆمەڵێت چەپیان لەگەڵ بوو کۆمەڵی پێشمەرگەی دێرینان لەگەڵ بوو بەڵام ئەو خەڵقە ئەوە نەبوو کە بتوانن منافەسەی یەکێتی نیشتیمانی بکەن ئەوە هێنەکە بوو و لە ئاخریشا چوون لەگەڵ پارتیا دەستیان تێکەڵاو کرد و هاوکاریان لە پارتی وەرگرت و لە ئیزاعەکەی پارتیەوە هەفتەی سەعاتێک هینیان وەرەگرت. بەڵێ طبعا ئێمە باس و بابەتەکە زۆرە و فەمەلایەنە ئەوەی کە گفتوگویەکی ورد و دوور و درێژ کراوە لەو کتێبەی ئێوە ناکرێمەوەی لە کەناڵێکە یا لە دەستگایەکی میدیایەوە قسەی لەسەر کرێ بەڵام یەکێ لە ڕووداوە گرنگەکانی تر بریتێ لە گفتوگوی یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەتی عێراق یەکێتی بۆچی لەویا بەتەنها خۆی چووە گفتوگۆوە یەکێتی نەچوە بەتەنیا یەکێتی پێشەوە لەگەڵ حیزبی شوێعا پەیوەندی کرد بەڵام عەزیز محەممەد ڕەتی کرد بۆ ئێمە ناگوڵ بەڵێ مەبەستم ئەوەی ینی پێش ئەوەی کە هینکا لەگەڵ هینە پێش ئەوە حکوومەتی بەغا لەگەڵ پارتیا هەوڵیە ڕێک نەکەوتن چونکە داخوازیەکان زیاتر بوولەوە ینی وا نەبوو بکە بڵێن تا لەگەڵ یەکێتی و یەکێتی نەبوو دوایەوە یەکێتی ویستی هەناسەیەک بە و ڕاپرسیە کرایە خۆت هینێکرا لە ناو یەکێتی نیشتیمانی لە ناو هێزی پێشمەرگە کایە گفتوگۆ بکریان نەکریان باشیان خراپە و زوربەی هێزەکان لەو قەناعەتا بوون کە گفتوگۆ معنای تەسلیم بوون نییە و گفتوگۆ وەسیلەیەکی شەرعیە. داخوازیەکان کە تۆڵی پێش لەگەڵ پارتی هەوڵیانە داخوازیەکانی پارتی و یەکێتی بڵێن لەگەڵ پارتی سەرکەوتوو نەبوو نەیکرد بەڵام یەکێتی چووە پێشەوە پەیوەندی بە دەستکەوتی نەتەوەیی گشتی بۆ کوردەوە و یا دەستکەوتەکانیان لە چوارچێوەی حیزبەکانە بوو یا چوارچێوەی بەرژەوەندی حیزبیا بوو. ئەوەی کە دیارە ئەنی بەڕاستی ئەو
وەرەقەی کە یەکێتی نیشتیمانی تەقدیمی کردووە هەمووی داخوازی نەتەوەیە و هیچ شتێکی حیزبی و شخصی و شتی وای ئەوەی پارتی چی بوو پێشتر پارتی ڕێکەوتبوون کە لەگەڵ پارتیە من لە کتێبی شەڕی ناوخوا بەوردی باسی ئەوم کردو کە چیان ویستۆ بۆیان بکەن کە مەجموعەیەک خان و لە منطقەی دووکان و ئەوان بۆ پارتی دروست بکەن و شتیوە نەگەشتە ئەنجامێک ڕەنگەوە پەیوەندی بەوە بوو بێ ئەو وەختە ئێران کە ڕۆڵی سەر ینی ڕۆڵی هەبوو لە ناو پارتیە بەڕاستی ئەوان بەڵام باز لەوەش ئەکرێت کە یەکێتی دەستی لە هێزە کوردیەکان و لە ئێران و لە هەمووی بڕاوە عین ناچار بووە بەس ئەو کڵاو ڕۆژنەی بۆ ماوەتەوە ڕووی لەوە کردووە لەوانێ ئێستا پارتی بدوێنی پارتی واڵێن لە ئەدەبیاتی نووسین و ئەوانەوە ئەوانەی و نووسەرانەشی کە بە چاوی ڕەخنەوە لەو ڕێکەوت نامەیە ڕوان بازە ناومێت بوونەکەن بۆ یەکێتی نیشتیمانی کە لەو کاتانەدا ناچار بووەوە بکات نازام ناچار بە چونکە وەختێ یەکێتی نیشتیمانی لەسەر ئەرزی کوردستان گەورەترین هێز بووە مقابلی ئەو هێزی تر نەبووە ینی گەورە بەڵام لەگەڵ بەرەی جووت و لەگەڵ حزبەکانە هەر بینی نەماخۆ مشکلە ئەوە بوو دوو بەرە هەبوو جەوقەد و جووت جەوقەدەوە بوو بڵێن کە یەکێتی نیشتیمانی تیابوو لەگەڵ هەنگە هێزی تر جووتیش ئەوە بوو کە پارتی تیابوو لەگەڵ هەنگە هێزی پارتی و پاسۆک و شیوعی و سۆشیالیست بەڵێ ئەوانە هینیش بووە زۆربەی هێزە عێراقیەکانیش ئەو وەختە لەگەڵ بەعز ناکۆک بوون کە یەکێتی ئەوەی کرد ئەوانیش کەوتنە لەگەڵ ئێرانیش خۆ یەکێتی بینی نەبوو لەو کاتان نەخێر نەخێر بەڵێ بەڵام وەک مامجەلال باسی شێکاتەنانە لە گفتوگۆ وردەکانە مامجەلال کێشەی لەگەڵ بۆمە تارق عەزیز و دوای عیزە دووریش دێ بۆ سوورداشوانابێ قاسملو لە زۆر جاروازام حزوری هەیە لە مناقەشەکە بەڵێ ئەو قاسملو هەموو مەبەستی بوو کە یەکێتی و حکومەتی بەغا ڕێ بکەون لەبەرەوە ینی هەموو تاقەی خۆی تەرخانە کرد چ لەگەڵ یەکێتیە کە تۆزێ نەرم بێ و چ لەگەڵ بەعساکە هەنگێ داخوازی یەکێتی قوبڵ بەڵام دوجار قسەکەی پارتی نەهاتە دیکە حکوومەتی عێراقی ئامادە نەبوو ڕێکەوتنەکە بکە لەگەڵ یەکێتیا گەرچی یەکێتیش چووە پێشەوە قەراری ئیمزاکردن و مەراسیمێک بوو ڕای گێرن بەڵام دوجار نەهاتنە پێشەوە بەقا ئەیتوان ئەیویست بەڵام بەڕاستی سەیتەرەی دەسەڵاتی تورکی یان ڕۆڵی تورکی لەو مەسەلەیە سەردانەکەی نوێنەراتی تورکیا بۆ هینکاڵێ هەموو شتێک ئامادە کرابوو بەیان حازر کرابوو کە خەڵقی ئەوە کرابەوە کە سبێنێ عوتڵە ناوی خەڵق نرابوو هی وەزیر و هی چی و محافیز و چۆ بەڵام کە تورکیا هاتە سەرخەت هەمووی بەتاڵ کرد بەڵام دوایی یەکێتی ڕازی نەبوو بچێتەوە بەردەوام بێ یا ئەوە حیزبی بە عەزویت بە تەواوی پشتی کردە گفتوگۆکان بەحس نەیویست شەڕ بێتەوە بەڵکو ئەویست بەردەوام بێ بەڵام ئیتر خۆ گفتوگۆ کە تەواو بوو ئیتر خۆی وەسعی کە هەموو خەڵقی هێزی چەکگار بوو ئیتر خۆی ئەو نەبوونی گفتوگۆ یان ئەو وەسع ئاشتیە ناسەقامگیرە بەرەو شەڕەوە بەڵام من ماوەی بەرنامەکەم تەواو بێ هەچەند باسی ترماوە بەڵام بە کورتی پرسیارێکمەیە دوایی لە 86 ئاشبوونەوەی هێزە کوردیەکان دەست پێکە و اینجا دواتر بەرەی کوردستانی دروسە بێ کێ مبادرەی ئاشتەوایی کرد لە نێوان هێزە کوردیەکانە کە لە دوای ئەوەژێکێتی لەگەڵ حکوومەتی عێراق گەشتە بنبەست بۆ گفتوگۆکانی بەرەی کوردستانی بمبارەری ئێران بوو لە ئێرانیش ئیمزاکرا لە نێوان یەکێتی و پارتیان کاک ئیدریس ڕۆڵی هەبوو لە ناو پارتیا کاک ئیدریس بەرزانی ینی ئەو بەڕاستی دینەمۆی یەکێ بوو لە دینەمۆکانی هین و پێگومان بە مبارەکەی مامجەلال و کاک نەوشیروان یعنی ئەکرێ بڵێن ئیدریس بارزانی ئەندازیاری دروستکردنی بەرەی کوردستانی یەکێ بۆ لە ئەندازیارە دیارەکانی بەرەی کوردستانی بەڵێ ئەی هێزەکان بۆ خۆیان ماندوو نەبوون لە شەڕ و لە یەکتر شکاندن و بێگومان ناخەخۆ ئەوە کاتێکە خۆتۆ لە سەرکەوتنە ئەو شتانە دروست نایە لە کاتی بێهێزی و بێتاقەتی و ئەوانەیە دروست بەڵێ سپاس دەکەم من تۆ دوو کتێبی ترت هەیە نووسیوتە شەڕی ناوخۆ بروسکە نامەکان بێگومان بروسکە نامەکان 700 لاپەڕەیە لە نێوانی مامجەلال و کاک مەسعود و کاک نەوشیروانە ئەمە کتێبێکی گرنگە ئەم بروسکە نامانە بۆ تۆ تەنها ساڵی 90 بۆ 2009 وەرگرتووە ئەو ماوە کەمە وەرگرتووە یعنی بروسکەی پێشتری هەفتا و هەشتاکانیش خۆ هەیە لە نێوانیانە و نامە هەیە لە نێوانیانە بۆچی ئەو مدەیە وەرگرتووە
وڵا خۆ بروسکە و نامە لە بینی ئەو کاکانەیە زۆرە ئەبێ وەڵام بۆ ئەوەی تۆ چوارچێوەیەکی زەمەنی بۆ دابنەی ئەبێ بیخیتە هینێکەوەی بۆ ئەوەی بتانی ئەمە زیاتر بەڕاستی بۆ لێکۆڵینەوەیە بۆ دراسەکردنە بۆ ئەوانەیە کە لە زانکۆکان ئەخوێنن لەسەر حرەکەی کوردی لەسەر هێزە سیاسی ینی مادەیەکی خامە مادەیەکی خامە و بۆ ئەوی بزانن ئەم کاکانە چۆن لەگەڵ یەکا گفتو گۆیان کردو نامەیان بۆ یەکتری نووسیوە لە قۆناغی جیاوازە لە قۆناغی شەڕا لە قۆناغی ئاشتیا چۆن ئەمانە زمانی نامەکان و بە کورتی زمانی نامەکان و زمانی شەڕەکان چەندێک لە یەکەوە جیاواز زۆر جیاوازن زمانی نامەکان زمانی مجاملەمان کاتێککە ئاش بوون کاک بوون و لە هینێکا لە زمانی شەڕیشا یەکتریان تەخوین کردووە بۆ خۆ بەشێکی نەوەتەکان شەڕیان هەبوو شەڕی ناوخۆیان زمانی ئەو کاتەش هەر زمانی کاکەکانە لە نەوەتەکانی شا بێگومان کێشە هەبووە وە لە نامەکانایتر ئەو کێشانە ئەبێ خوێنەر بگەڕێ بە شوێنە لە وشەکانە بیدۆزێتەوە. بەڵێ سپاس بۆ سەلاح ڕەشید نووسەری کتێبی دیداری تەمەن بەر لەوەی کۆتایی بە بەرنامەکەم بێنم ئەمەوێ لە دەفتەری بیرەوەری بەرنامەی جێپەنجەدا جێپەنجەی چەندێڕێکی بەڕێزت بەجێ بهێڵیت لەسەر کۆی ئەو تەوەرانی باسمان کرد لەسەر بەرنامەکەمان سپاس دەکەم. سپاس بۆ هێوە فەرموو. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی سێمی بەرنامەی جێپەنجە تایبەت بە کتێبی دیداری تەمەن لەگەڵ سەلاح ڕەشید ئامادەکاری ئەم کتێبە تا بەرنامەیەکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.